ئەمە هەرێمەی ئێمە کاتێک بوو لە بەغدا حکوومەتی نێوەندیان بۆ تەشکیل نەدەکرا دەهاتن لە هەرێم هاوکاریان دەکرد و حکوومەتەکان پێک دەهێنا. من بۆ خۆم جارێک لە یەکێ لەو کۆبوونانەدا بوو، بەڵام ئێستا ئەم هەرێمە پەرلەمانەکەی پەک خراوە، حکوومەتەکەی ئیفلیس کراوە، هەموو دام و دەستگاکانی پیان دەگوترێت کاربەڕێکەر و کات بەسەر چوو، نەوتەکەی لێ ڕاگیراوە، موچەی خەڵکی پێ نادرێت، لە نێو خۆدا ناتەبان بە 101 دەردەوە گرفتاری. بۆ هەمووی دەرهاویشتەی ئیدارەدان و بەڕێوەبردننی سەقەتی ئەم وڵاتەیە کە بە عەقڵێکی داخراو، بە عەقڵێکی خۆپەرست و ئەنانی، بە عەقڵ و دڵ و دەروونێکی تاریک بەڕێوەبردراوە. بۆیە ئەوەمان لێ هاتووە، بۆیە ئەوەمان لێ هاتووە، چونکە ئەوانەی ئەم وڵاتەیان بەڕێوەبرد و ئیدارەداوە تەنیا خۆیان و بنەماڵەکەی خۆیانیان بینیوە، تەنیا خۆیان و حیزبەکەیان، تەنیا خۆیان و دەبەر و لایەنەکەی خۆیانیان بینیوە. تەماشا بکەن ئەو ملیار لێرانەی لە وڵاتەدا پەیدا بوون. ملیار لێر بە کونفەیەک وونێک پەیدا بێ بە پارەی حەڵاڵ پەیدا دەبێت، یاخود شەریکە دزە لەگەڵ بەرپرسێکی دزدا، بە تەکید وایە. کەواتە بادان جورئەت و بوێری ئەوەمان هەبێت دان بە هەڵی خۆمان دابێنین، پێ لە گوناحەکانمان بنێین، بڵێ غەڵەتمان کرد. لەو ڕۆژانی ڕابردوودا بازاری قەیسەری سوتا، پێشتر هی لەنگە فرۆشەکان سوتا، پێشتر هی کوێ. عەجایبە حکوومەتداری ئاوا دەکرێت، ئاوا وڵات بەڕێوە دەبردرێ. باشە و خەڵکە زەرم دەکە کەشیش نییە بچێ بڵێ کاکە وەرە هیوای هەر ئەوەندێ لە دەستێ بگریا فەقیرە.